ولا يأتونك بمثل إلا جئناك بالحق وأحسن تفسيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم على رسوله الأمين وعلى آله وصحابته أجمعين. لتفسير سورة الملك قيشمان آياتي دوانزا. يقول الله سبحانه وتعالى: إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير. لدواي أويك خواي پروردگار باسی حالی بێباوەڕانی کرد و چیان بەسەر هات و حاڵیان چۆن بوو لە ئاگری دۆزەخ. إذا ألقوا فيها سمعوا لها شهيقا وهي تفور تكاد تميز من الغيظ كلما ألقي فيها فوج سألهم خزنتها ألم يأتكم نذير قالوا بلى قد جاءنا نذير فكذبنا وقلنا ما نزل الله من شيء إن أنتم إلا في ضلال كبير. لپاشان دا خواهی پروردگار باسی حالی ئەبرارەکات، ئەوانەی کەوا ڕزگاریانە بێ لە ڕۆژی قیامەت. باوەڕداران صفاتیان چییە بۆ ئەوەی خوای گەورە لێیان خۆش بێت و ئەجر و پاداشتیان چێ لە ڕۆژی قیامەت؟ دەفەرمێ: إن الذين يخشون ربهم بالغيب. بدڵنیایی بەڕاستی ئەوانەی کەوا يخشون ربهم بالغيب لە پەروەردگاریان دەترسن، واتە ترسی خوا لە دڵیان هەیە. لە چی حاڵەتێک؟ بالغيب. ئێمە دوو حاڵەتمانەیە: ترسان لەخوا یان لە حاڵەتی غەیبایە، واتە لە پەنهانی کەسە لێوە دیار نییە، یان ئەوە تا تۆ لە حاڵەتی شەهادەیت، لە ناو خەڵکای، لە ناو قەڕەباڵغیایی. کامیان گرنگترە؟ ئەوەی کە گرنگە ئینسان لە پەنهانیە و لە غەیبە ترسی خوا لە دڵیا هەبێت. لێرەش فەرمووی خوای تەعالا: إن الذين يخشون. باسی خەوفی نەکرد. فەرق چێ لە بین خەوف و خەشیە؟ خەشیە مەقڕونە بالعلم، خەشیە علمی لەگەڵایە. إنما يخشى الله من عباده العلماء. ئەوەی زانا بێت، علمی هەبێت سەبارەت بە ئەڵڵاه، بە دینەکەی خوای گەورە و بە خوای پەروەردگار، ئەو کەسە زیاتر لە خوا ئەترسێت. یعنی چەندە شارەزابی بە خوای پەروەردگار، ئەوەندە زیاتر لە خوای گەورە دەترسێت. مەرج نییە لە هەموو دین شارەزابیت، بەڵام مەرجە ئەگەر کەسێک خوای گەورەی ناسی دەبێت خەشیە لە دڵیا دروست بێت، خەوفی خوا لە دڵیا دروست بێت. بۆیە فەرمووی: إن الذين يخشون ربهم بالغيب. ئەوانەی کەوا لە خوای گەورە دەترسن لە چی حاڵەتێکە؟ بالغەیب، لە حاڵەتێکە تاکە بنەوە. ئەمە زۆر گرنگە براکانم. زۆر جار مسلمانان ئینسانی وایە کە تاکەوە بوو هەموو سنوورێکە بەزێنێت، بەڵام لە ناو قەڕەباڵغیە بوو، لە ناو هاوڕێکانی خۆیان بوو، تاوان ناکات، سنوور نابەزێنێت. بەڵام کە جیاوە بوو لەو خەڵکە، تاکەوە بوو، ئیتر غەشەکە، فرتوفێڵەکە، قسەی ناشیاوەکە، زیناءەکە، عەرەقە خواتەوە، بەدڕەوشتیەکە، هەموو شتێکات. ئەگە کەسێک حاڵی وا بوو، ئەوە ترسی خوا لە دڵیان نییە، ئەوە لا يخشى الله، ئەوە لە خوای گەورە ناترسێت. بەڵام باوەڕدار لەگەڵ ئەوەی لە خوای پەروەردگارە ترسێ، لە حاڵەتی پەنهانیشە کاتێک تاکە بێتەوە ترسی خوا لە دڵێتی. کەواتە دەبێ هەست بکەین بەوەی کە خوای پەروەردگار چاودێر و مراقیبە بەسەرمان. الذي يراك حين تقوم وتقلبك في الساجدين إنه هو السميع العليم. پەروەردگار ئەتبینێت کاتێک هەڵەسی، کاتێک لە سوژدەیە، کاتێک دەست بۆ تاوانە بی، کاتێک لە ناو مەعسیەتایی،
الذي يراك ئەوە پەروەردگارە ئەدبینێت لە هەر حاڵێکا بیت خوای گەورە ئەدبینێت بۆ یەکێک لە دوعاکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو وأسألك خشيتك في الغيب والشهادة یەکێک لە دوعاکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە بووە ئەی فەرموو ئەی پەروەردگار داوای ئەوەت لێ یەکەم کەوا لە تۆ بترسێم خەوفی تۆ لە دڵما بێت لە هەردوو حاڵەتەکەیە هەم لە حاڵەتی غەیب لە کاتی پەنهانی تاکە بمەوە و هەم لە حاڵەتی شەهادەش کاتێک لە ناو قەرەباڵغی و لە ناو خەڵکان خۆ هەردوو حاڵەتەکە گرنگە خەڵکانێکی ئەوە بێشەرمن لە ناو قەرەباڵغیشە تاوانەکەن خەڵکێکەیە نا لە ناو قەرەباڵغیە تاوان ناکات بەڵام لە غەیبە تەقوای خوای نییە خەوفی خوای نییە لەگەڵ تاکەوە بوو سنوورە بەزێنێت دەست بۆ تاوانە بات بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەت قەومانێک خوای گەورە حەشریانەکە ئەعمالیان زۆرە چاکەیان زۆرە کە ئەمثالی الجبال تیهامە بەیضاء وەکو شاخی تیهامە شاخی بەرز کردەوەی باش نامەی ئەعمالیان سپیە نوێژیان هەیە تەوحیدیان هەیە زەکاتیان هەیە حەجیان هەیە عەمرەیان هەیە چاکەکردنیان هەیە لەگەڵ دایک و باوکیان سیلەی ڕەحمیان هەیە بەڵام لە یەک شوێنێکە خەلەلیان هەیە خوای پەروەردگار هەرچی ئەو چاکەیان کردو هەمووی بەبادات لێیان قبوڵ ناکات بۆچی ئیذا خەلەو بمەحارم الله انتهكوها کاتێک تاک بوونایەتەوە بۆ خۆیان خاڵی بوونایە لە غورفەیەکا بوونایە خەڵکیان لێوە دیار نەبوایە ئیتر ئەوەی سنوورە ئەیان بەزان انتهكوها ئەوەی مەحارمی خوایە ئیلا ئەیان بەزان و دەستیان بۆ حرامە برد خوا پەنامان بدات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەت هەرچی ئەو کردەوانەیە خوای گەورە هەمووی بەتاڵەکە و فڕێدا بەدەم چاویە بۆیە زۆر گرنگە براکانم إن الذين يخشون ربهم بالغيب ئێکەوابووین ئەم خەشەیە لە دڵمان دروست بوو خوای گەورە چی بۆمان ئامادە کردووە دوشتی بۆمان ئامادە کردووە فەرمووی لەهم مەغفیرە وأجر كبير ئەوانەی لەخوا ئاترسن لە غەیبدا لە پەنهانیدا خوای پەروەردگار لێیان خۆشە بێت لە گوناهیان خۆشە بێت لە کەم و کوڕەکانیان خۆشە بێت لە تاوانەکانیان خۆشە بێت کەواتە ئینسانی باوەڕدار ئینسانی متەقی ئەوە نییە کەوا تاوان ناکات نا ممکنە ئینسان ئەهلی تەقوا تاوانەکات إن الذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا إذا هم مبصرون أهل تقوى كاتب شيطان دي زفريان بيبا ويان ليكا لخشتيان باتوا دزبو تاوانا بن قناها كان إذا مسهم طائف من الشيطان تذكروا خوفك وايليك خشيك وايليك يكسر بيركاتو تذكروا إذا هم مبصرون دزل تاوان هلا قريتو كواتا أهل تقوى أهل خشية ممكنة تشي تاوان بن كتاوانش بكن جيبجي دزل تاوان هل بقرنو توبة بكن أو خير ليان خوش بيت لهم مغفرة خير لك قناها كان يان خوش بيت نكهر ليان خوش بلكو ستريان شكات ستريان كات خير فضحيان ناكات نلا دنيا لنا دوا روج لروج قيامت لهم مغفرة وأجر كبير لەگەڵ ئەوەی خوای گەورە لێت خۆشە بێ پاداشتێکی زۆر گەورەی بۆت ئامادە کردووە پاداشتی گەورە لە ڕۆژی قیامەت چییە؟ بەهەشتەکەی خوای گەورەیە نەعیمی خوای پەروەردگارە ئەو هەموو نیعمەتەی کە خوای پەروەردگار لە بەهەشتا بۆتی ئامادە کردووە لە قەسر و قوسور لە حور العین لە ویلدان مخلدون ورضوان من الله أكبر ولهموشي قولتر رزابوني خواي پروردگار ابو عبدكاني اول هموي خوشتر براكانم قولترين لذت انساني باوردار لبهشتا لنعيمة لناو بهشتا ديكات ورضوان من الله
خۆی گەورە لە عەبدەکانی ڕازیە بێت. خۆی پەروەردگارە فەرمێ من ئەمڕۆ لە ئێوە ڕازیم، ئێتر قەت تووڕە نابم لێتان، قەت تووڕە نابم لێتان. بۆ چونکە ئێوە لە دنیا كنتم تخشون ربكم، چونکە لە دنیا لە خۆی گەورە دەترسان. سەیئەن دوو ئەجر و پاداشتەکەن. خۆی پەروەردگار فەرمووی لەهم مەغفیرە و ئەجر کەبیر. لە بەرامبەر چی؟ نوێژی زۆر؟ نە. ڕۆژووی زۆر؟ نە. زەکات و سەدەقەی زۆر؟ نە. فەرمووی ئین الذین یەخشەون ربهم، ئەوانەی لە خۆی گەورە ئەترسن، بە عیلمەوە لە خۆی گەورە ئەترسن، شارەزان سەبارەت بە ئەڵڵاه. بۆیە هەر کەسێ شارەزا بوو خۆی گەورەی ناسی حەق المەعریفە، ئەبێ خەوف لە دڵیا دروست بێت. بۆیە زۆر جار ئەو خەڵکە ئەبینین دەست بۆ تاوانە بات، وەڵڵاهی خۆی گەورەیان نەناسیوە. ئەگەر خۆی گەورە بناسین وەڵڵاهی تاوان ناکەین، دەست بۆ تاوان نابین. ئەگەر خۆی گەورە بناسین ئەو وەڵڵاهی ئێمە سەرفرازە بین. خۆی گەورە لە گوناهەکانمان خۆشە بێ و ئەجر و پاداشتێکی بێشومار و ئەجر و پاداشتێکی گەورەی بۆ عەبدە باوەڕدارەکانی ئامادە کردووە. لەهم مەغفیرەة وأجر كبير وأسروا قولكم أو اجهروا به إنه عليم بذات الصدور. خوي تعالى فرمي أسروا قولكم، قولتان فعلكانتان كرداركانتان قسكانتان لحالتي أويكوا كتمي بكن كاتيك ايوة تشباكن لبين دو كسا. أسروا قولكم سي علمي خوي يوربكن، وأسروا قولكم أو اجهروا به ياخذ جهري بيبكن إنه عليم بذات الصدور. لا خوي قوري يكسانا أو قصوا قرداريك وبجهريك ياخذ بسرعيك لخفاء قصيك كي زور جاردوكس سريعنا كان ناويك وبتزيك وقصاك حزناك خلق بزانيت بو على عيب با خلق جويلي نبيت. خوي تعالى فرمي وأسروا قولكم أو اجهروا به إنه عليم بذات الصدور. قولك لحالتي إصرارا بيت نهيني دابيت ياخذ لحالتي جهر أشكرا بيت لا يخوي قوري يكسانا. ما يكون من نجوى ثلاثة إلا هو رابعهم ولا خمسة إلا هو سادسهم ولا أكبر من ذلك ولا أدنى. أجر دوكس قصبك سيميان خوايا، ئەگەر سێ کەس قسەکات چوارەمیان خوایە، ئەگەر پێنج کەس قسەکات شەشەمیان خوایە. وهو معكم أينما كنتم، ئەوە علمی خوای پەروەردگارە، ئەوە مەعیەی خوایە لەگەڵ عەبدەکانی. وأسروا قولكم أو اجهروا به إنه عليم بذات الصدور. نەکەر ئەوەش لەوە دەقیقترش کە خوای گەورە چەندە عەلیم و شارەزایە. ئەو هەموو سر و نهێنی کەوا لە ناو دڵایە، نیەتی ناو دڵت، ئەسراری ناو دڵت، لە مەکنونی دڵتا خوای گەورە ئاگای لێتی. إنه عليم بذات الصدور. خوای گەورە ئاگای لەوە هەیە کاتێک ئەو شتەی کە لە ناو سینگتا شاردووتەتەوە. يعلم خائنة الأعين وما تخفي الصدور. خوای گەورە ئەوە بناسن کاتێک جۆتان لێ بێت إن الله سميع عليم. خوای گەورە ئەبیستێت، بیستنی خوا وەک بیستنی عەبدەکان نییە، علمی خوا وەک علمی عەبد نییە. خوای گەورە زانایە، يعلم خفايا الأمور، ئەوەی کەوا دقیقە و وردە خوای تەعالە هەموو لە ئاشکرایە. بەڵام ئەوە ئێمە ئاگامان لەو شتانە نییە. وما تسقط من ورقة إلا يعلمها. كاتك قلادار بداركي ديت خواروا كإما بآقاين زورجا غافلين وخوتوين لشو بكوي بروش بكويت زستان بي هاوين بي بهار بي وبايز بي إلا يعلمها. ويقول آقايليتي أو قلايان بوكوت كواتا إنه عليم بذات الصدور. ألا يعلم من خلق وهو اللطيف الخبير. خوای پەروەردگارە فەرمێ ألا يعلم من خلق، أو جاء الدلي عقلي ما بودينتو لسر علمي خوای گەورە.
ئایا زاتێک کە ئێمەی دروست کرد بێت ئەلا یعلەم نازانێت کاتێک ئێمە قسەکانمان بەسڕ بکەین یاخود بە ئاشکرا بەنهێنی بکەین ئایا خۆی گەورە ئاگای لێ نییە ئەلا یعلەم من خەلق وهو اللطيف الخبير لكاتك دا خواي قورة لطيفة وخبير الشام يعني بون منا اگر كسيك تازا تشكوش قربيت دسو خليشي نجاري بيت ايشي نجاري كات لسرتا نازاني چون بزمارك بقريت دسيو چون تشكوش بوشنت بلام اگر وستايك 15-20 سال خبريه لناو دارتاشيا نجارك ئەم کەسی یەکەم بێت بڵێ وەرە من فێرتەکەم پێت دەڵێم چۆن چەکوشەگری دەدەستەوە و چۆن بزمارەگەری دەدەستەوە ئەو وەستایە بێ چی پێ بڵێ گاڵتەی لێ دێت ولله المثل الأعلى ألا يعلم من خلق وهو اللطيف الخبير فرق لبين علم لبين خبران ئێستا ئەگەر کەسێک بێنین بڵێن ئەم چەکوشە بگرێ دەستەوە بزمارەکەش بگرێ دەستەوە تەختەدارەکەش بگرە فێریەکەی هەنگاو هەنگاو ئەوە پێوترێ علم بەڵام خیبرەی نییە ئەو کەسێک کەوا خیبرەی هەیە ئەڵێ من خۆم دروستم کردوم تەختەدارە ئەزانم چەند بزماری پێوەیە ئەزانم چەند چەکوشم لێی داوە خۆی گەورەش وهو اللطيف الخبير خۆی گەورە ئەمەندە لطفی هەیە لەگەڵ عەبدەکانی لەگەڵ ئەوەشایە خەبیرە شارەزایە بەسەر هەموو شتێکە ئەلا یعلم من خەلق وهو اللطيف الخبير خۆی گەورە دروستکراوەکانی خۆی دروست کردووە بۆ ئاگای لێ نییە دروستکراوەکانی خۆی چیان بۆ باشە و چی شەریعەتێک و چی پەیامێک و چی بەرنامەیەک بەڵێ ئامەنا خۆی گەورە ئێمەی دروست کردووە و خۆشی شارەزایە وخواي پروردگار خبيرشا الرحمن فاسأل به خبيرا خواي قول خبيرا هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور خواي پروردگار سر زوي بو ايوه چي كردوا زليل كردوا جيربار كردوا بوتاني راخستوا ملكتشا بوتان بكيفي خوتان لسر زوي دينو أروان ئەگەر بتانەوێت زەوی هەڵکەنن بۆتان هەیە بە کەیفی خۆتان هەڵیکەنن ئەتوانن زەوی چاڵکەن خۆ ئەگەر خوای گەورە ئیزن نەدا ناتوانی یەک بەردەی لەو زەوی هەڵکەنی ئێوە کێ ئەو زەوی بۆ دڕاخستووە و زەلیلی کردووە ملکەچی عەبدەکان بووە ئەوە ئەڵڵایە ئەتوانی هەڵیکەنی مردوەکانی تیا بنێژی ئەلەم نەجعل الأرض كفاتا أحياء وأمواتا یەشێ لە سوودەکانی زەوی ئێمە لەسەر زەوی بە سراحەت خۆمان دێن و ئەڕۆین چی ئەمەی بۆتان ئاوا وا لێ کردو ئەو زەوی استقرار کات استقراری زەوی بەدەستی خوای تەعالایە أمن جعل الأرض قرارا وجعل خلالها أنهارا وجعل بين البحرين حاجزا أإله مع الله لكاتك دا علماني سردم دلين زەوی ئەسوڕێتەوە لەگەڵ سوڕانەوەشیە ئەجوولێتەوە لەو حاڵەتەیە سەیکەم ئینسانە لەسەر زەوی بۆ خۆی مستەقیڕە جێگیرە و ثابتە جاذبەی تەواوە ناکەوێت ئەی ئەم زەویە بەدەست کێیە کێ بۆ ئێوە زەلیلی کرد بێگومان ئەڵڵایە هو الذي جعل لكم الأرض ذلولا لسر أم زەویە بە کەیفی خۆتان ئەیکێڵن زەرعاتی تێئەکەن هەڵیەکەنن بیری لێدەن و مردوەکانتانی تێئەنێژن والله ئەگەر خوای گەورە ئیزن نەدا هەچی حەفاری دنیا هەیە بدا لەو زەویە ناتوانی هەڵیکەنێت ئەوە خوای گەورە ئیزن نەدات هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها دەی ئێوە لەسەر شانی زەوی مەنکەب واتە شان لەسەر شانی زەوی ئێوە ڕێ بکەن ئەسبابەکان بگرنە بەر واتە ئێوە بچن ئیش و کار و کەسابەت بکەن دامەنشن ئینسان نابێت دابنشێت ئینسان دەبێت کەسابەتی شێ بێ فەمشوا فی مەناکبها ئەو جا وەکولوا من ڕزقه بڕۆن لەسەر زەوی بسوڕێنەوە بە دوای کەسابەت بگەڕێن مەڵێ ئیش نییە ئەگەر فعلا بە دوای ئیش بگەڕێ ئیش هەیە بەڵام ئینسان دەبێت قەنەعەت هەیە بێت
كمي دسكوي زوري دسكوي الحمد لله. فامشوا في مناكبها أو جا وكلوا من رزقه هتاكو لسرزوي نجولي بدواي كسابد ناقري أو كاتناتواني لا تأكلوا في رزق لا تأكل رزق الله سبحانه وتعالى. رزقي خواهي قرش بدز ناهنيت كواتابي أسباب بقري تبر. في غمري خواه صلى الله عليه وسلم فرمي لو تتوكلون على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير تغدو خماصا وتروح بطانا. أفرمي أقلبيتو توكلي تهوتا نسر خوابت وكو چون أو بالنده لهلانكي خوي درچه برسيتي زقي بپشتي ونساوا درچه بياني اورديتو زقي برا تهو خواهي رزقي داوا أسبابي قد بر بلي فرمويشي تغدو كوتا ريا تيريك درچه أقري بدواي رزق روزي خويا أي بوتو إنسان أقري لمال دانشتيتا. فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور. أو جاء لرزق خواهي قولا بخون وباشش بزانن ونزانن لرزق خواهي قولا وأزان لسر زوئي وبو سفرا دروس كراون إنسان دبس بخواته وراب ويريت وإليه النشور. حشر نشر حق حساب لدواي الزندوبونوي إنسان دبي خوي بو آمادكات وإليه النشور. كواتا همو أمانة بوشيا بو كسانيا إن الذين يخشون ربهم بالغيب رأس الحكمة مخافة الله. إنسان دبي خشي خواي قوريه بيت تقواي خواي قوريه بيت أمل الناخية دروز بيت بو أوي كسيشي باورداري راستقيني لي درشت بو أوي خواي قورش لكم كريكاني ولا قناهكاني خوش بي وقناهكاني دا بوشت أو جاء أجر باداش تكي زوري بداته تائر راوستين إن شاء الله سبيني تكميلية كين دواكم لخواي فرودقال بنا وجوانكاني وبصفات برزكاني رحم بحال مانكا وهم لا يكبخت وركا لقناهي إيه مودايك وباوك ما نشخوش به لمردوكان ما نشخوش به آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد.